هەر کەسێک بزانێت چاودێرێ لە ئاسمانەوە سەیری ئەکات جورئەتی گوناهی نابێت، خاڵی ئەبێتەوە لە گوناه. مراقبەی خوای پەروەردگار قەڵایەکە، قەڵایەکی پۆڵایینە، قەڵغانێکی پۆڵایینە ئەتپارێزێ لە گوناه. واللهی هەر کەسێ لەو بازاڕەیە ڕێ بکات. مراقبە و چاودێری خوا لا عەزیم بێ، خوای گەورەی لە دڵا بێت، بڵێ خوا سەیرم ئەکات جورئەتی ئەوەی نییە نەزەڕکات. هەر کەسێک بزانێ خوا سەیری ئەکات جورئەتی ئەوەی نییە بەم مۆبایلە گوناه بکات. هەر کەسێک بزانێ خوا سەیری ئەکا و مراقیب و چاودێرە بەسەرێوە ناتوانێ خیانەت لە خێزانەکەی بکات، ناتوانێ شەرمگای خۆی هەڵداتەوە کەسێکی تر بیبینێت. هەر کەسێک مراقبەی خوای بەسەرەوە بێت، چاودێری خوای لە دڵا گەورە بێت، خوا وعدی داوە ڕۆژی قیامەت لە زێر